زۆرێک لەو مادە کیمیانەی لە دروستکردنی ئۆتۆمبیلدا دەیانبینیت بەشێکیان یان هەمویان لەلایەن وەزارەتی وزەوە دروستکراون و بەشێکی زۆریشیان لە تاقیگەی نیشتیمانی ئارگۆن بەرهەم دەهێنرێن. هەندێک لە پێکهاتەکان ئەوانەی سیستمی باتری لیتیۆم ئایۆن لە ئۆتۆمبیلەکانیاندا پێک دەهێنن وەک فۆرد و ماستانگ و ئۆتۆمبیلی کارەبایی بۆ دەیان ساڵە سەرچاوەی دروستکردنیان لە سیستمەکانی هێڵەبراند و تیمەکەی لە تاقیگاکانی ئارگۆنەوە هاتوون. ئێمە بڕێک لە پێشکەوتنی بنەڕەتیمان لەسەر و بنچینەیە ئەنجامدا و پاشان ئەو ڕێگەیانەمان دۆزیەوە کە بەهۆیانەوە دەتوانرێت پاتریەکان دروست بکرێن. هێڵەبراند دەڵێت بەلایەوە سەیر نییە کە بەرەمهێنانی ئۆتۆمبیلی کارەبایی یان ئەم تەکنەلۆژیایە هێندەی پێچووە بۆ ئەوەی دەست بەکار بێت. نرخەکانی سوتەمەنی ئاڕاستەکان دیاری دەکەن و هەروەها بژاردەی کڕیاران و حەزەکانیشیان هاوکات تەکنۆلۆژیای نوێژ هەن کە کێبڕکێ لەگەڵ ئۆتۆمبیلی کارەبایی دەکەن. بەڵام ئێستا سەردەمی ئۆتۆمبیلی کارەبایە، هاوکات ئاستەنگی نوێ هەن لەوانە زیادبوونی خواست لەسەر باتریە نوێیەکان و هەروەها پێشبڕکێکردن لەسەر ئەو سەرچاوانەی لە دروستکردنی ئۆتۆمبیلی کارەبادا بەکاردەهێنرێن. ئەم باتریانە پێویستن بۆ سیستەمی گێڕی هەموو ئەم ئۆتۆمبیلە کارەباییانە لەبری ئەو مادانە لە بەردەستدان کەم دەکەنەوە. دا لە ڕاستیدا دەبێت ئێمە دەست بگرین بە سەرچاوەکانی ئەو کەرستانەی هەمانن هەتا لە بن نێن. جێف سپانگنبەرگەر بەڕێوەبەری سەنتەری ریسێڵە ئەوەی بەشێکی دیکەیە بۆ دروستکردنی تەکنەلۆژیای داهێنەری گواستنەوە لە ئارگۆن. سەنتەرێکە ئەوەی سنگ دەخاتە سەر باشکردنی دووبارە بەکارهێنانەوەی کەرستەکانی پاتری. بەکارهێنانەوەی کەرەستەی خاو پێویستی بۆ دەرهێنانی سەرچاوەکان لە شوێنە سروشتیەکان کەم دەکاتەوە وەک لیتیۆم و گرافایت و کۆباڵت و هەروەها مەنگەنیز. هەرکەم کەرستانەمان سەرچاوەکانی خاک دەرهێنا دواتر لە بەرهێنانەوەی پاتری دەبێت بەکەریان بهێنینەوە بۆ ئەوەی بڕی زیاتر لەو مادانە لە خاک دەرنەهێنین. هاوکات نرخی پاتریەکە هەرزانتر دەبێت کاتێک پاتریەک لە مادەی بەکارهێنراوی دروست دەکرێت. جێف سپانگنبەرگەر دەڵێت لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیلی کارەبا لە گۆڕێدا نییە ئەوانەی بەکارهێنانی کەرستەکانی نێو پێکهاتەی باتریەکانیان تیاندا لە کۆتایی هاتن نزیک بووبنەوە، بەڵام ئەمە لە گۆڕاندایە. فرۆشتنی ئۆتۆمبیلی کارەبایی بە ئەندازەیەکی زۆر وا زیاد دەکات لە سپێکی ناوەڕاستی ساڵی 2020 هەتا نزیکەی ساڵی 2030 دەست بە بینینی بە ملیۆنەها تۆن لە پاتریما بەسەرچوو دەکەین. هەر بۆیە تیمەکەی لە سەنتەری ئارگۆن واکار دەکەن بۆ ئەوەی پرۆسەی بەکارهێنانەوەی کەرستەکان زیاتر بکەن. دەرفەتێکی گەورە هەیە بۆ باشکردنی ئەو پرۆسانە کە بەهۆیەوە کەرستەکانی نێو پێکهاتەی پاتری کۆن دووبارە بەکاربهێنرێنەوە بۆ ئەوەی نرخەکەی پاتری هەرزانتر بێت. کاتێک بابەتەکە دێتە سەر داهێنانی بنەڕەتی مادەکان ئێمە زۆر لە پێشەوەین. بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بواری فرۆشتنی ئۆتۆمبیلی نەفەر هەڵگری کارەبایی لە دوای چینەوەیە. دۆن هێڵەبراند دەڵێت داهێنان لە سەنتەری ریسێڵ لە سەرانسەری ئارگۆن لە بواری دەستپێشخەریەکانی تەکنەلۆژی گواستنەوە سوود بە کۆمپانیاکانی بەرەمهێنان لە ئەمریکا دەگەیەنێت لە پیشەسازی پڕ کێبڕکێی جیهانی ئۆتۆمبیلدا. ئەمە باشترین نمونەیە سەبارەت بەوەی چۆن حکوومەت و پیشەسازی دەتوانن پێکەوە کار بکەن و کێشە گەورەکان چارەسەر بکەن، واتە ئەو کێشانەی کە پێشبڕکیان لەسەر و هەمووان دەیانەوێت چارەسەر بکرێن و هەروەها ئەو تەکنۆلۆژیانە بەرهەم بێنن ئەوانەی جیهان دەکەنە شوێنێکی باشتر.